بەخشندەیی بێپایان. دەبێ بەخشینی مادیمان بەکاربهێنین بۆ پەرستن و ستایشکردنی خوددا و ڕۆڵەکەی پەروەردگار عیسای مەسیح. ئەم بنەمایە بە شێوازێکی جوان ڕوون کراوەتەوە لە ڕێگەی مۆغەکان. چیرۆکەکە لێرەدا لە ئەنجیلی مەتا تۆمار کراوە. ئەوان پیاوانێکی دانابوون لە ڕووی زانین و زانستەوە. لە مەتاش بەشی 2 ئایەتی 1 دەخوێنینەوە. لە دوای لەدایکبوونی عیسا لە بێت لەحمی یەهودیە لە سەردەمی هیرۆدسی پاشا، هەندێک مۆغ لە ڕۆژهەڵاتەوە هاتنە ئۆرشەلیم. پرسیان: پاشای لەدایکبووی جوولەکە لەکوێیە؟ لە ڕۆژهەڵاتەوە ئەستێرە ئەومان بینی. هاتووین کڕنۆشی بۆ ببەین. لە ڕۆژهەڵاتەوە ئەستێرەی ئەومان بینی. لە ڕۆژهەڵاتەوە واتە ناوچەی ئێرانی ئێستا. ئەوە یەکێکە لە ئەگەرە بەهێزەکان. ئەو پیاوانە ئەستێرە ناسییان خوێندبوو. دانابوون ئەگەر چی بتپەرست بوون، بەڵام دیارە پێشینیەکیان هەبوو دەربارەی پەیمانی کۆن. خوداوەندێکی ساختەیان دەپەرست، بەڵام دەیانزانی ئەم ئەستێرەیە پەیوەندی هەیە بە دایکبوونی عیسای مەسیحی پاشای جوولەکە. هیرۆدس پاشای جوولەکە بوو و نیمچە جوولەکەیەک بوو. پاشایەکی زۆردار بوو. بەڕادەیەک شانازی دەکرد بەوەی هاوسەرەکەی خۆی کوشتووە. زۆر ئێرەدار بوو. بەڕادەیەک کوڕەکانی کوژران بەهۆی ئیرەیەکەیەوە، چونکە دەترسا شتێک بکەن کە شایستە نەبێ بیکەن. ئێستا مۆغەکان هاتنە لای و پرسیاریان لێکرد: پاشای لەدایکبووی جوولەکە لەکوێیە؟ لە ڕۆژهەڵاتەوە ئەستێرەی ئەومان بینی. ئەویش هەموو سەرۆکانی کاهینان و مامۆستایانی شەریعەتی کۆکردەوە تا وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە. ئەوانیش لە سیپارەی مەلاخی وەڵامیان دایەوە کە عیسا لە بێتلەحم لەدایک دەبێت. ئەوان بەگشتی شارەزای ناوچەکە بوون کە عیسا لێی لەدایک دەبێت، بەڵام نەیان دەزانی ڕێک لەکوێ لەدایک دەبێت. کاتێک سەرۆکانی ئاینی لە پەیمانی کۆن کۆڵینەوە ڕێک شوێنەکەیان زانی کە بێتلەحمە، جا بڕیاریاندا بڕۆنە بێتلەحم. هیرۆدس بەفێڵەوە پێی گوتن: هەواڵم پێ بدەن تا منیش بێم و کڕنۆشی بۆ ببەم. ئێوە تەواوی چیرۆکەکە دەزانن کە چۆن ڕێگاکەیان گۆڕی، چونکە دەیانزانی کە ئەو بەدکارە. ئەوەی هیرۆدس ئەنجامیدا فەرمانیدا هەموو منداڵانی بێتلەحم بکوژرێن لە 2 ساڵ کەمتر. کاتێک مۆغەکان هاتن، عیسا لە نێو ئاخوڕێک بوو لە تەوێڵەیەک. هەندێک لە ڕاوەکاران دەڵێن کە ئەو کاتە عیسا تەمەنی 2 ساڵ بوو. لەبەر ئەوەی لە ئایەتی 11 نووسراوە چوونە ماڵەکە. ئێمە هەمیشە وێنەی مۆغەکان لە نێو تەوێڵە دەبینین، بەڵام دیارە ئەوە هاوڕا نییە لەگەڵ کتێبی پیرۆز. جا دیارە ئەوان لە کاتێکی دواتر هاتوون، کاتێک عیسا لە ماڵ بوو. سەرنج بدەن لە ئایەتی 11 چی ڕوویدا. ئەمەیە کە پێی دەڵێن پەرستنی ڕاستەقینە. چوونە ماڵەکە، منداڵەکەیان لەگەڵ مەریەمی دایکی بینی، دانەوێنەوە و کڕنۆشیان بۆ برد و سندووقی گەنجینەکانیان کردەوە. زێر و بخور و موڕیان بە دیاری پێشکەش کرد. دەبینین کە ئەوان کڕنۆشیان بۆ برد و دیاری زۆر گرانبەهایان پێشکەش کرد. ئەوان دەوڵەمەند بوون. ئێستاش کڕنۆش بۆ مەسیح دەبەن کە تاکە نێوانگرە نێوان خوددا و ئادەمیزاد. لە نامەی پۆلس بۆ تیمۆتاوس 2:5-6 ئەمە دەخوێنینەوە: چونکە خوددا یەکە و یەک ئاشکەرەوە لە نێوان خوددا و مرۆڤدایە، ئەویش عیسای مەسیحی مرۆڤە. ئەوەی خوێنی خۆی کردە بەهای ئازادی بۆ هەمووان. شایەتیدانیش لە کاتی گونجاو بوو. عیسا خودای بەرجەستە بوو کە هات بۆ ڕزگاری و قوربانی. ئەو
بەدیهاتنی پەیمانی ئیبراهیمە کاتێک خوددا بە ئیبراهیمی فەرموو هەموو هۆزەکانی زەوی بە تۆوە بەرەکەتدار دەبن. بەرەکەت لە ڕێی ئەو ڕەچلەکەوە عیسای ڕزگارکەری جیهان لێوە هات و لە بێت لەحم لەدایک بوو. ئەمە دەمانبات بۆ پرسیاری تێرامان و وەڵامدانەوە. کاتێک بەخشینی مادیمان پێشکەش دەکەین، خوددا چۆن ڕەفتارمان بپارێزین کە نەبێتە تەنها نەریتێک با هاوبەش بین لە چەند خاڵێک کە یارمەتی دەدەن بۆ وەڵامدان. یەکەم، بەخشین نابێت بە پاڵنەری ئەرک بێت، بەڵکو بە پاڵنەری خۆشەویستن. ئێمە ئەرکمان لەسەرە کە لە هەموو شتێک گوێڕایەڵی خوددا بین. بۆ نمونە من وەکو هاوسەر ئەرکە لەسرم هاوسەری خۆمم خۆش بوێ، وەکو ئەوەی مەسیح کلێسای خۆشویست. ئەمە ئەرکە یاخود ڕاستپاردەیە. بەڵام ئایا هاوسەرەکەم دەیەوێ خۆشی بوێم لەبەر ئەوەی ئەرکە یان بەڕاستی خۆشی بوێم و ڕێزی لێ بنێم؟ ئەو کارە بە پاڵنانی خۆشەویستیە. لە بابەتی بەخشینی مادیش هەمان شێوە. دووەم، بەخشینەکانمان کۆکردنەوە یاخود پاشەکەوت نییە، بەڵکو پێشکەشە. مۆغەکانیش ئەمەیان کرد. بێگومان ئێمە پرسیارەتیمان هەیە، بەڵام بەخشین پێشکەشکراوەیە. پێشکەشکردنی خۆشەویستیمان بۆ عیسای مەسیح. سێیەم، بەخشین نەریت نییە، بەڵکو پەرستنە. بێگومان بەخشین دەبێ بەڕێکی بێت. دەتوانین بەوە بڵێین نەریت. دەبێ بەڕێکی ببەخشین. ئەوە فێرکردنێکی ڕوونی پۆلیسی نێردراوە. بەڵام کاتێک بەڕێکی دەبەخشین، بابەتەکە نەبێتە تەنها نەریتێک. جا با بزانین هەرچەندە دیاریەکانی مۆغەکان گرانبەها بوون، بەڵام یوسف و مەریەم زۆر هەژار بوون، چونکە کاتێک چوونە پەرستگا لە ئۆرشەلیم کوکوختیان پێشکەش کرد، چونکە توانای کڕینی برخیان نەبوو. شەریعەتیش ڕێگەی دابوو کە ئەوانەی توانایان نییە کوکوختی پێشکەش بکەن. دوای ئەوەی هەڵاتن بۆ میسر بەهۆی ئەو هەڕەشەیە کە کرایە سەر ژیانی عیسا کە منداڵ بوو. دیارە ئەو دیاریانەیان بەکارهێنا بۆ خەرجکردنی کۆچ و مانەوەیان لە میسر تا بتوانن خواستی خوددا جێبەجێ بکەن. لێرەدا دەتوانین هاوئاوازی ببینین نێوان کاری خودایی و مرۆیی. ئەو دیاریانە بۆ عیسا بوون، بەڵام مەریەم و یوسف سوودیان لێوەرگرت. جا با ئەم بنەمایە لە ژیانی مەریەم و یوسفەوە یاد بکەینەوە، هەروەها ژیانی مۆغەکان لە ڕێی ئەم چیرۆکە. دەبێ بەخشینی مادیمان بەکاربهێنین بۆ پەرستن و ستایشکردنی خوددا و ڕۆڵەکەی پەروەردگار عیسای مەسیح.